سڵاو بینەرانی برۆیس ئەو کاتتان باش. گەلێک لە پەناخوازان بە تایبەتی کورد لە وڵاتەکانی تورکیا و لە دوورگەکانی یونان ئێستا دەژین و چاوەڕوانن بۆ وڵاتی دیکەیان بەڕێ بکەن. لە هەمان کاتدا لە ئەوروپادا کۆمەڵێک چالاک لە هەوڵدان یارمەتی بەو پەناخوازانە بکەن. وان بەرنامەیە لەگەڵ دوو میوان قسە دەکەین کاکاوە هەنگەری بەرپرسی گشتی ڕێکخراوی پەنار لە بێلژیک، هیوا مولانیا پەناخواز و ئەندامی فدراسیۆنی نێونەتەوەی ڕۆژنامەوانە لە تورکیا. ئەم بەرنامەیە لە ڕێگای سکایپ و تۆمار دەکرێت و دەشتوان ڕۆژی چوارشەممە 5 ئێوارە بە کاتی هەرێمی کوردستان لە ڕادیۆشەوە گوێتان لێبێ. سپاسی ئامادەبوونی هەردوو لاتان دەکەم. کاکاوە با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. مەبەستان لە پێکهێنانی ڕێکخراوی پەنات چییە؟ وێڕای سڵاو بۆ جەنابت و کاکیوا و هەموو هاوکاران و بینەران و بیسەرانی ئازیزمان. من بۆ خۆم پەنابەرێکم، دیارە لە ستاتوسی پەنابەری هاتوومەتە دەرێ، بەڵام هەر خۆم بە غەریب و بە پەریوەی هەندەران دەزانم، ئەگەرچی لە مێژە بلجیکین. ڕێگا و ئەو مەسیرەی کە پەنابەر پەیدا دەڕوا چێشتومە و تەجروبەم کردووە و بەهۆی ئەوەی کە ساڵ بە ساڵیش ئەو وەزعی دۆخەکە خراپتر بۆ، دژوارتر بۆ، ماوەیەک لەو پێش نزیک 8 مانگ لەو پێش کەیسێک هاتە پێشێ، کێشەیەک هاتە پێشێ و ئێمە ڕوبەڕووی ناخۆشیەک یا بڵێن تاڵی ژیانی پەنابەرێک بووینەوە. لەوانەیە زۆر کەسیش ئەو شتێکە بۆمە ڕوویداوە بۆ ئەویش ڕوویدابێ و ڕوبەڕوو بوو بێتەوە. لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانمان بڕیارماندا کە وامان نزانی کێمە بە تەنیا هیچمان پێ ناکرێ، بەڵام لەوانەیە پێکەوە ئەگەر بین هەندێک کارمان پێ بکرێ. لەگەڵ کۆمەڵێک لەو کەسانی کە کوردن، کوردی ڕۆژهەڵاتن و ساڵانێکە لە دەرێن، کۆبوونەوەیەکمان کرد کە ئێمە چ بکەین بۆی کە بتوانین هێزەکانمان بخینە سەریەک تا بتوانین بەشێکی بچوو لە ئەو ئێش و ئازار و کەم و کۆڕی و ناخۆشیەکانی پەنابەرانی کوردی ڕۆژهەڵات لە تورکیا، یۆنان و سەربستان کەم بکەینەوە. یەکەم هەنگاو کە دەبوو بیکەین بە شێوەی یاسایی دامەزراندنی ڕێکخراوێک بوو، NGO-یەک بوو کە ئێمە هاتین لە وڵاتی نۆروێژ، ئەو ڕێکخراوەیەمان بە ستاتوسێکی یاساییەوە ڕێجیستر کرد و دامەزراند. دواتر ئێمە بانگەشەمان کرد لە نێو کوردەکان کە مەبەستمان چییە، فەلسەفەی دامەزراندنی ئەم ڕێکخراوەیە چییە، کارەکانی چییە، توانایەکانی لە ئێستا چییە، بەرنامەکانی دواڕۆژی چییە. ئەوانەمان هەند شەرحدا و نووسیمان و کردمان بە پێرە و ئەساسنامەیەکی نێوخۆیی و ئێستا کۆمەڵێک لە کوردانی ڕۆژهەڵاتی لە وڵاتانی جۆرا و جۆر، لە بلژیک، لە نۆروێژ، لە کانادا، لە ئوسترالیا، لە فینلاند، لە دانمارک، لە یۆنان، لە تورکیا لەگەڵمان پێکەوە هاوکاری دەکەین و خەریکین بە پێی توانای خۆمان ئەوەندێکی پێمان بکرێ بەو شتانەی یا ئەو ئێش و ئازار و کەم و کۆڕانەی کە کوردی ڕۆژهەڵات، کوردی پەناخوازی ڕۆژهەڵات لە تورکیا و یۆنان و سێربستان دەستە و یەخەی هەن، پێیان ڕادەکەین و ئەوەندەی کە بوومان بکرێ یارمەتیان دەدەین. زۆر باشتر مولات کاکاوە. کاکیوە ئێوە ماوەیەکی چەند ساڵە لە تورکیادان و لەم چەند مانگەی دوایشدا بە تایبەتی بەهۆی لێشاوی پەناخوازانی ئەفغانی هەڵبەت دۆخەکە گۆڕاوە. دەزانم لە نزیکەوە لەگەڵ هەم پەناخوازانی ئەفغانی و هەم لەگەڵ کوردەکان ئاشنایی تەیە و راپۆر ساز دەکەی و چالاکی. ئەگەر لە پێشتا بڵێ هاتنی ئەم ئەفغانیانە، ئەو پەناخوازانەی ئەفغانستان کار تێکردنێکی لەسەر پەناخوازانی کورد لە تورکیادا هەیە؟ سپاس و سڵاو ڕێز بۆ ئێوەش و بینەران و بیسەرانی هێژا خۆشەویست بە تایبەت بۆ کاکاوای هەنگەری بەڕێست. بە درێژایی مێژووی کۆچ کۆچبەری ئێمە کورد بە تایبەت لەو ساڵانەی دواییدا لە تورکیادا کورد بەداخەوە لە هەموو مافێک بێبەش بوون بەهۆی چەند دلیلەوە. یەک هۆکارێکی زۆر گرنگ ئێمە لە وڵاتێکدا دەژین کە بە هەموو پەیرۆ و پرۆگرامێکی خۆی دژی ئێمەی کورد دەجۆڵێتەوە، واتە ئەگە سەهمیەکیش هەبێ بۆ ڕاگواستنی پەنابەرانی کورد لێرە بەڵاو وڵاتانی دیکە، ئێمە وەکو کورد لە ئەوانەدا بێ بەشین. بۆ نمونە هەندێک کەسن مەرکەزگران، واتە لە شارەکانی غێری کوردی چوارچێوەی ئێرانی ئێستێ لەدایک بوون و لاسنامەی ویان هەیە، هاتوونە و تورکیا ئێمە بینیمان لە ماوەی کەمتر لە مانگێکدا گواستویانەوە بۆ وڵاتی سێهەم. هاتنی
ئەو کۆچبەرانەی لە وڵاتی ئێستای ئەفغانستان دوایەوەی کە تاالبان ئەوەی داگیر کرد و هێنا ژێر هەژمۆنی خۆی هاتنی ئەفغانیانە زۆر تەسیل لەسەر ئێمەی کوور ناکە بۆچی بە درێژایی ساڵای ڕابردوودا ئێمە بۆمان دەرکەوتووە پرێزیدنت ئەردۆغان هەمیشە لە هەموو کاتوساتێکدا لە کۆچبەران وەکو قەلغانی مرۆیی ئیستفادە دەکات ئەوە شتێکی زۆر سەیر و سەمەرە نییە دیسانش لەو بەشە ئەفغانیانەی کە هاتوون ناو ئاخی تورکیەوە دیسان بە هەمان شێ وەکو کارتێک لە دژ وڵاتانی ئەوروپا ئیستفادەیان لێ بکات بۆی کە بتوانێت بۆ خۆی زیاتر ئیمتیازایەک کە پێویستنی وەریانگرێت لە هەمووی سەرتر ئەوەیە ئیمتیازانش کە وەردەگرێەوە یاواتە وڵاتانی تەعادی ئەوروپا بودجێک لە اختیار تورکیا داوێژن بۆ ئەوەی کەوا بکە پەنابەر لە وڵاتەکەی خۆیدا لە وڵاتی تورکیادا بەعوێتەوە ئەو پارەیەش وەکو ئەو بودجەیە کە بۆی دیاریەکان سەرفی پەنابەر ناکرێت یا ئەگەر دەشکرێ من ئازرم لێرەش و لە هەر شوێنێکە پێویست بێ شاهدی بدەم شامیلی هیچ کوردێک نابێت لە هیچ کاتوساتێکدا بۆچی تورکیەش و ئێرانیش ئێمە بە دوژمنی سەرەکی خۆیان دەزانن یعنی ئەوانان هەوێ ئێمە بگەینە وڵاتێکی دیکە سپێنێ چاومان وەبێ دیسان هەڵستین بە شێوازێک دەست پێ بکەین بڵێن وڵاتی تورکیا دەرهەق بە پەنابەری کورد ئاوایە ئاوانیە بۆیە دەیان هەوێ ئێمە لێرە وەمێنین بە هەموو شێوازێک لە ئاڵی خۆمان بێزارکەن یا بگەڕینەوە بەرەو دواوە یا هەڵستین بە ڕێگاهایەکی غێری قانونی و غێری ستانداردا کۆچکەین بە وڵاتانی پێشەوەدا کۆچیش دەکەی دێ مەسەلەن دەگرن دەڵێ تۆ ناتوانین بگەڕێمە وڵاتەکەی خۆم مەجبوری خۆ وڵاتێکی یا وڵاتێکی دیکە لە قەڵەمدەی دوای دەکەویەوە بەردەستی دەتنێرن بۆ ڕۆژئاوا و دەکەوێت بەردەستی هێزە داگیرکەر و تروریستەکان لەوێش ژیانەکە لەوەی کە هەیە خراپتر دەبێت چۆن ئێمە لە ماوەی هەفتێک دو هەفتەی ڕابردوودا هەمان بوون نۆگەنجی ڕۆژهەڵاتی لەگەڵ 74 کەسی باشووری بۆی کە ڕادستی وڵاتەکەی خۆیان نەکرێنەوە خۆیان بە سووریایی لە قەڵەمدا و لەو 74 کەسە باشووریە گەیشتیبانەکەم 4 کەسیان ئێستا دیارین نۆگەنجە ڕۆژهەڵاتێکەش هەر لە بەردەستی و هێزە داگیرکەرانەی سووریای ئێستا داماونەتەوە زۆر باشە کاک هیوادێمە وڵات هەڵبەت باسی و ڕێکوتنیش دەکەن کە لە نێوان یەکێتی ئوروپا و تورکیادا هەیە کاکاوە بە شێوەیەکی گشتی چوارچێوەی تێکۆشانی ئێوە تەنیا ئوروپا دەگرێتەوە یا لە هەوڵدا دەبن لە وڵاتانی دیکەشدا داوای یارمەتی بکەن ئیزن دەخوازم هەم شتێک زیاد بکەم بە پێویستی دەزانم باسی بکەم ئێمە لە پەیڕەوی نێوخۆی پەنادا باز لە زاگرۆس دەکەین باز لە کورد و لۆر دەکەین کە لە ئێرانن پێویست ناکە یعنی هیچ لێپرسینەوە یەکمان نییە یا هیچ مەرجێک نییە کە ئەم کوردە یا ئەم لۆرە خەڵکی کام شارە چ مەزەبێکی هەیە سەر بە چه حیزب و ڕێکخراو یا لایەنێکی سیاسیە یا ئەسەن هەر لایەنی سیاسی نییە مثلەن کەیسی کۆمەڵایەتی هەیە پێویست بوو من ئەوە زیاد بکەم بەڵام لە وەڵامی پرسیارەکەی ئێوەدا ئێمە کۆمەڵێک کەسین لە وڵاتانی جۆراوە جۆر نەتەنیا لە ئوروپا وەکو ئەرزمکردن لە کانادا و لە ئوسترالیاش لە تەئیدی فەرمایشی کاکیوادا کە بەداخەوە لێرەدا پەناخوازە کوردەکان بە بەراوردێک لەگەڵ ئەوانەی دیکە کە سەر بە ناوەندن یا ڕێکخرا و لایەنی ناوەند یا بڵێن فارسەکانیان لە پشتە لە بارودۆخێکی یەکجار زۆر باشتردا دەژین بەڵام کوردەکە لە وەزعێکی خراپدا هەیە هەمانە کە 8 ساڵە لەوەیە کەسایەتێکی سیاسیە ئەندامی هەیەکێک لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیشە بەڵام هەروە ماوەتەوە بە ماڵ و منداڵەوە جا مەبەستم ئەوەیە کە ئەوەی کە کاکی وا فەرمووی لایەنێک دەناسێت کە هاتوو بە مانگێک بەڵەوا بووە ئێمە ئەو شتانەمان دیوە بۆیە ئێمە هەوڵمان داوە کە بە کاری جەمعی وەک هەرەوزیەک هەر کەسێک توانای خۆی جا ئیوا هەیە کە تواناکەی ماڵیە ئیوایە توانایەکەی لابیگەریە ئیوایە تواناکەی ڕاگەیاندنە ئیوایە توانایەکەی تەنانەت ئێمە تا هەر بۆ لەو دووسێ ڕۆژەی ڕابردوودا لەگەڵ هەندێک پسپۆر و دەروونناس قسەمان کردووە ئەمە بتوانین لەو دەروونناسانە کەڵ وەربگرین کە بتوانین مشاورە و ڕاوێژکاری ئانلاین بدا بەو کەسانەی کە لەو وڵاتانە دەژین تەمەشا دەکەی تووشی خەمۆکی بوون یان بابە یان دایکێکە نازانێت بۆ خۆی ئەو منداڵانە بەخێو دەکات و ئەو سەرپەرستی ئەو منداڵانە دەکات تووشی خەمۆکی بووە ئەمانە بێجگەلەوەی کە پێویستیان بە یارمەتی ماڵیە مادی هەیە بێجگەلەوەی کە پێویستیان بە ساپۆرتی سیاسی ئیداری هەیە کە لەو شوێنە
دەرباز بکرێن بەڵکو پێویستیان بە ساپۆرتی دەرونیش هەیە بۆی کە ڕاوێژیان لەگەڵ بکرێن. ئێمە لە هەموو ئەو وڵاتانە ئێستا لە هەوڵدان ئیزن دەخوازم لە ڕێگای بەرنامەی جەنابیشتەوە ئەگەر ئیزنم هەبێ داوا لە هەر کەسێک کە ئێستا جۆی لە دەنگی ئێمەیە و ئێمە دەبیسێ و دەبینێ لە هەر ڕێگایەکەوە کە پێی دەکرێت بە هەر شێوەیەک و لە هەر ئاستێکدا کە پێی دەکرێت پەیوەست بێ بە ڕێکخراوی پەنا ئێمە هەمومان پێکەوە دەتوانین بەشێک لە ئازارەکانی ئەم ئازیزانانەمان لە تورکیە و یۆناان و سێربستان کەم بکەینەوە. جا ئەگەر لە ئۆقیانوسیە پێمان بکرێ بەشێک زۆر ینی بەشێک لە یارمەتیەکان کە باسم کردن ئەنواع یارمەتی هەیە بگەێنین بەو دۆستانە لەوانەیە لە ئوروپا جۆرێکی دیکە بتوانین یارمەتی بدەین لەوانەیە لە کانەدا بتوانین بە جۆرێکی دیکە یارمەتی بدەین کەوا بوو پەکەیتێکە بوختەیەکە کە دیارە ئێمەش ساواین تازە دەستمان پێکردووە تازە گروگاڵ دەکەین بۆیە پێویستیمان بە یارمەتیەکی هەمەلایەنەیە کە لە هەموو ڕوویەکەوە بتوانین جانێک بگرین پێمان قورس بکەین کەمێک بەهێز بین بناسرین. یعنی ئەم باری ناسین و وەرگرتنی ئێعتبار و کردیتە زۆر گرینگە لە پێشبردننی کارەکاندا. ئێمە کە تازە دەستمان پێکردووە بە خۆشیەوە تا ڕادێک دەتوانم بڵم لە نێو پەرامبەراندا ناسراوین لەگەڵەوەی کە زۆر تازە دەستمان پێکردووە بەڵام بۆی کە ئێمە ئەو کارانە و ئەو ئەرکانە بتوانین بەباشی ڕاپەڕێنین پێویستیمان بە کردیتە بە ئێعتبارە. ئەمەش ناکرێت مەگەر ئەوەی کە هەمومان یارمەتی دەری یەکتر بین و بە تایبەت لێرەدا یارمەتی دەری ڕێکخراوی پەنابن بۆی کە بتوانێت ئەرکەکانی خۆی ڕاپەڕێنێ. کاکیوە کاکاوە ئاماژە بە یارمەتی دەکات. تورکیا لە ساڵی 2016 لەگەڵ یەکێتی ئەوروپا ڕێکوتنیی مۆر کردووە کە 3 میلیارد دلار بدا بە تورکیا و تەنانەت لە ساڵی 2018 ئەگەر بزانن کە دیسان پێویستیانە 3 میلیارد دلاری دیکەش بدەنێ. ئەوەندەی تۆ ئاگاداربی لە ساڵی 2016 تا ئێستا ئایا ئەو یارمەتێکە وەرگیرا بێت بەشی ئێوە چ دراوە یا توانیوانە یارمەتی بە تایبەتی پەناخوازانی کورد بکەن؟ من تەمهێ ئەوە ئاماژە بە جوابی بە پرسیاریەوە بکەم. من بەش باڵی خۆم کە لە 2014ەوە لێرەم لەلایەن دەوڵەتی تورکیەوە هیچ یارمەتیەکیان نەدامێن نەوەرم گرتووە. ئەو بەش باڵی خۆم کەسانێک هەن ئەو یارمەتیان وەرگرتووە بەڵام یارمەتی چییە بە نەزەری من دیارە شادەوە لە ڕوانگەی منەوە بەڵام مانگێ مەسەلەن تۆ 30 دلار 40 دلار دەدەی بە کەسێک یعنی بەڕوای من وەکو شەخص ئەوە بێڕێزیکردن بە کەرامەتی ئەو کەسەیە. تەسەور کە 30 میلیارد لەکوێ 30 دلار لەکوێ ئەو پارەیە بە بڕوای من یعنی بەش باڵ خۆم ئەگەرم بۆم بکرێستێ بۆم گونجاو یا بەلاویگەری بیا بە هەر هاتوو هاوارێک بێ من ناهێڵم هیچ کات لەوە زیاتر ئیتحادیە ئوروپا هیچ کام لەو پارانە دەختیا دەوڵەتی تورکیای هاوێ چون بە نەزەری من ئەو پارانە لەو شوێنانێک کە دەبێت مەصرف بکرێت بگاتە بەدەستی ئەو کەسانێک کە پێداویستی تایبەتیان هەیە وەکو پەنابەر ببێت جیاوازی کوردە فارسە لۆرە عەرەبە بەلوچە ئەفغانیە سووریە فەرق ناکە دەبێت ئەو پارانە بگەنە ئەو شوێنانەی کە لە ئیتحادیە ئوروپا لێژنە بڕیاری لە سەردام گاتە دەستیوان. بەڵام ئەوە من بۆ خۆم لە نێو پەنابەردارژی پەنابەری ئێرانی هەیە ئەفغانی هەیە سووریی هەیە عێراقی هەیە بڕوا بکەن هەموویان لەو مافانە بێبەشن. یعنی من چەند کەس بەدەگمەن دەناسم ماگەی 600 لیر 600 لیر 300 لیریان دەدەنێ یعنی ئەو پوڵە نەدانەکەی بە بڕوای من باشە چۆن ئەو پارە وەرگرتنە دەبێتە بە پاساوێک تورکیا دەڵێ ئێوە پارەم دەدەن منە پارانە سەرف دەکەم بۆیە بە بڕوای من دەم هەیە ئاماژە بە شتێکم لەسەر دۆخی پەنابەران تورکیا و ئیتحادیە ئوروپا بە بڕوای من شەڕێک دەبێ بکەن ئەو شەڕە ئەوڕۆ بکرێ یا 100 ساڵی دیکە بکرێن شەرێکیان لەبەردەستدایە بۆچی دەوڵەتی تورکیا بە درێژایی تەمەنی خۆی هەموو کاتێک لە پەنابەری وەکو کارتی فشار استفادە کردووە وەکو کارتی زۆرم لێ استفادە لێ کردووە. ئیتحادیە ئوروپا دەبێت یەک جار بۆ هەمیشە بڕیاردا ئایا ئیزن دەدا تورکیا وەکو کارتی فشار استفادە لێ بکە یا لە پەنابەر وەکو قەڵغانی مرۆڤی کارت فشار استفادە لێ بکە یا ئەوەی کە ئیتحادیە ئوروپا دەبێت بێت حدی ئەقل ئەو کەسانێک کە لە تورکیادا هەن من ناڵم بەش باڵە خۆم ئەم منە 1000 کەسی دیکە هەیە ژیانی زۆر زۆر لەمە خراپترە ئەوانەی کە پێویستە گوێز بکرێن بە وڵاتانی کەمە کەسمان هەیە لێرە نەخۆشی دڵی هەیە لە کارگادا کاری کردووە ئێستا توانای کارکردنی نییە وابزانام کاکاوای ئاهەنگەری دەزانێت نەفەرمان هەیە لەو تورکیادا منداڵی نەخۆش بە دۆست و برادران هاوکاری ماڵیان بۆ کۆ کردوێتەوە ئێکەوات ئەو 30 میلیاردەی کە دێتە ئێرە لەکوێدا سەرف دەکرێت. زۆر باشە کاکیوا دێمەولا
کاکەوە وەک بە خۆت ئاماژەت پێکردەوە پەناخوازانی دوێنێ بوون و دەتان هەوێ و پەناخوازانی ئەمڕۆ کە ئێستا بە شێوەی جۆرا زۆر بتوانن یارمەتیان پێ بکەن. بۆ خۆ دەزانی بێلژیک ئەندامی یەکێتی ئەوروپایە و وەک ئاماژە پێکرد 3 میلیارد دۆلار با بڵێن بڕیاری داوە کە بیدا بە تورکیا. ئایا ئەوەندەی تۆ پەیوەندیتان لەگەڵ یونان و بە تایبەتی کە پەناخوازێکی زۆر لە دورگەکانی یونانن، تۆ پێت وایە هیچ یارمەتێک کراوە بەوانە بە یارمە ئەو پەناخوازانێک کە ئێستا لە دورگەکانی بە تایبەت یونانن؟ من بەر لە هەموو شتێک بە جێڕانەوەیەکی ناخۆش دەست پێ دەکەم. بۆ خۆشم زۆر شارەزا یا ئاگا نەبووم بە دۆخی ژیان و چەندوچۆنی ژیانی پەنابەرانی کورد لە تورکیا و یۆنان پێشەوەی کە دەست بە ڕێکخراوی پەنا بکەین. ئەو دووسێ کەیسەی کە هاتە پێشێ و ئێمە کە ئاوا سەرقاڵی خۆی کردو بەوەی گەیاندین کە ئێمە ڕێکخراوێکدا بمەزرێنین، ئەمەی بردەنی و قوڵایی کارەساتەکە لێتەن ناشارمەوە. ئەمە ڕوو بە هاوزمانەکانم دەڵم. ئەو بەحسە جوورێکە تەنانەت جێڕانەوەی هێزێکی یەکجار زۆر تایبەتی دەبێ. شتی وام بیستووە، شتی وامان دیتووە بە شێوەی مەیدانی نەوەی کار بە تەلیفۆنە من بیست بێم نا نەفەرمان ناردووە. یعنی نەفەرمان ناردووە کە بزانین ئەو شتە وایە یا ئەو شتەوانێ، ینی ئەو کۆمەگانەی کە ئێمە دەیکەین کەسێک وابیر نکاتەوە تەلیفۆنێک دەکا و ئەو کۆمەگە دەڕوا نا. ئێمە تیممان هەیە، ئێمە ئەڵان چەند کەس لە تورکیا لەگەڵ ڕێکخراوی پەناکار دەکەن لە شارە جۆرەکان. بەداخەوە شتی وا دەبینین، کارەساتی وا ژیانی وهات ڕاژیکەیە کە تەوسیف ناکرێت. نمونەتان بۆ دێنمەوە 3 ڕۆژ لەوە پێش خانمێکی کورد کە منداڵەبەر بووە، پەناخوازە لەوێ، زوو منداڵەکەی دەبێ. ئەو خانمە کە زوو منداڵەکەی دەبێ پەنا دەبا بۆ ئیدارەی مهاجرەتی تورکیا. ئیدارەی مهاجرەتی تورکیا ڕەتی دەکاتەوە. ینی ئیدارەی مهاجرەتی تورکیا لە یونان؟ ئیدارەی مهاجرەتی تورکیا لە تورکیا، ئیدارەی مهاجرەت لە تورکیا ئەو خانمە کوردە لە تورکیەیە پەناخواز بووە، جوابی ڕەدی وەرگرتووە، منداڵەبەر بووە، منداڵەکەی زووتر لە کاتی خۆشی لەدایک بووە، یعنی پێویستی بە فریاکەوتن هەیە، پێویستی بە خزمەتی پزیشکی تایبەتی تر هەیە. بەبەستمەوەیە نەتەنیا ئیدارەی مهاجرەتی تورکیا داواکەی قبول نەکردووە، بەڵکو دەری کردووە بە شێوەیەکی زۆر دوور لە ئەدەب ناشارستانی بە بێڕێزیەوە دەری کردووە. مەبەستمەوەی ئێمە ئەلحان خەریکین باز لە کەیسگەلێک دەکەین، کەسێکە دایکێکە نازانێت چ بکە بۆ چیف و کەوشی منداڵەکەی لە تورکیا، دەچی ڕوو لە ئیدارەی مهاجرەت دەکەی جوابت نادەنەوە. کە ئیدی ئەو قسەی من، ئەو ئیدعایەی من قسەی 2-3 ڕۆژ لەوە پێشی خۆی ئەردۆغانە. ئەردۆغان 2-3 ڕۆژ لەوە پێش بە عالەمی ئاشکرا کوتی تورکیا شوێنی حاوانەوە بۆ پەنابەران نییە، کەوا بوو لەو شوێنە خزمەت و پێڕاگەیشتنێکیش نابێ. وەختێک کە نەفەری دەستەڵات لە وڵاتەدا بە ئاشکرا دەڵێت تورکیا شوێنی حاوانەوە بۆ پەنابەرانی دنیا نییە، یعنی ئێمەش هیچ بەرپرسایەتێکمان بەرامبەر بە دۆخی ئەو پەنابەرە خوازانە نییە کە دێنە ئێرە. ئەمە یەک لە یەک ڕۆ لە ڕوویەکی دیکەشەوە ئەو جووری کە پێیان خۆش بوو ڕەفتاریان لەگەڵ دەکەن، هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەن، دەریان دەکەن، تەحویلیان بە شوێنێکی دیکە دەدەنەوە، دیپۆرتیان دەکەن، کە هەندێک لەوانە بەڕاستی خەتەری گیانیان لەسەر. ئەمە لێرەوە زۆر بەڕاشکاوی بە دڵێکی پڕ لە خەمەوە دەڵێم هەمانە 30 ساڵ کاری سیاسی کردووە، بەڵام ئێستا لە تورکیا دوای 8 ساڵ بە ژنو بە منداڵەوە مەجبورە کارێک بکە کە بەڕاستی لە شانی ئەم ئینسانەدا نییە. ئێمە ژنمان هەیە، ژنی کوردمان هەیە، مەجبور بە هەندێک کار بۆ لە وڵاتی تورکیا کە لە شانی ژنێکی کورد و پەناخوازدا نییە. یا بۆیە ئەو معرزکردن فەکتم لە ئەردۆغان هێناوە، پەناخوازی کوردمان هەیە دەچێ کار دەکا، کارکە دەکا بە ڕسمی ناتوانێت کار بکە، چون ئەگە بە ڕسمی بی هەوێ کار بکە
خاوەن ئیشەکە کە تورکە دەبێت بیمەی بدا ماڵیات بدا دەبێت حقوقێکی سەرتری لە ڕووی یاسایی و حقوقێکی سەرتری بداتێ بێسا ماگانەکەی ئەوەی نابێت دێ بەڕەش ئیسفادەی لێ دەکات لەو کرێکارە هەرزانە لەم جەستەیە هەرزانتەری کەڵک وەردەگرێت ژنە کاری کردو داوای دیکەی لێ دەکا ژنەکە و کارە بەجێ دێڵە لە خێر و بێری ئەو پۆلۆش نەختە پۆلۆش دەگوزارێت کەوانەی کرد کە تا ئێستا کاری کردووە نەخێر پیاوە کار دەکا بە حقوقێکی زۆر کەم کار دەکا نایداتێ درەنگی دەداتێ کەمی دەداتێ ناتوانێت بچێ بە پۆلیس بڵێ چون ئەگەر بچێ بە پۆلیس بڵێ چەند قات دەبێت جەریمە بکرێت کە تۆ بۆچی کاری ڕەشت کردووە کەوابوو بێدەنگ دەبێت یعنی مەبەستم ئەوەیە پەناخوازی کورد لە تورکیا لە دیلەمایەکدا گیری کردووە لە بۆمبەستێکدا گیری کردووە ئەلێرەدا من دیسان داوای هاوکاری دەکەم ناڵم ئەمە دەتوانین هەموو کارێک بکەین بەڵام ئێمە دەتوانین بە قەرای توانای خۆمان کە کەم نین ئێمە لە دیاسپۆرا وەکو کوردی دەرەوەی وڵات کەم نین ئێمە پرۆژەیەکمان داناوە ئەگەر بتوانین 2000 تا 5000 کورد مانگانە بڕی 5 تا 10 دلار بتوانین کۆبکەینەوە بەشێک لە مەینەت و ئازاری لەو بنەماڵانەی کە لە قەیرانی حاددا کەم کەینەوە ئەگەر ئەم پەنایە هەر ئاوا بڕاتە پێشێ ئێمە لە هەوڵی ئەوە داین کە بێنین لابیگەری بکەین بڕۆین کۆنتاکت بگرین بە قەولی جەنابەت لە یەکێتی ئوروپا لە وڵاتان لە وەزارەتی خارجی وڵاتان لە ئوسترالیا لە کانەدا بتوانین بە شێوەیەک لابیگەری بکەین ئەمانە بەشێک لەوانە بکێشینە دەرێ ئەگەر نا هەندێک لایەنی دیکە هەیە خێرخوازن یا هەر بۆ خۆمان وەکو کوردەکان هەندێک کەلوپەل ئامادە بکەین بتوانین یارمەتی کۆ بکەین و کەلوپەل بۆ ئەو منداڵانە بۆ منداڵانەی کە لە تورکیان یعنی مەبەستم ئەوەیە کۆمەڵێک کارمان هەیە بۆ دەریایەک لە داستانی تراژیک و ناخۆش ئەگەر مە بتوانین دەستنێ دەستی یەکترنین بتوانین بەشێک لەم ناخۆشیانە کەم بکەین. باش کاکیوە لە ڕێکەوتنەکەی ساڵی 2016 نێوانی چێتی ئەوروپا و تورکیا داهاتووە کە ئەو پەناخوازانەی کە دەچنە دوورگەکانی یونان ئەگەر بزان شیای پەناخوازینین داگەڕێنەوە بۆ تورکیا تا پرسیارەکەی منەوەی ئایا ئێوە کە لەوێنە دەزانم ئاگادارن کە گەلێک کەس بە قاچاقی دەچێتە دوورگەکانی یونان ئایا وەک ئێوە ئاگادار بن کەس توانیوێتی لێوە ڕابچێت بە ئەوروپایە جا بە قاچاقی بێیان بە غێری قاچاقی بێ بە ڕێگا غێری ستانداردەکاندا بەو ڕێگانەی کە مەسەلەن پێیان دەڵێن ڕێگای قاچاق بڵێ خەڵکانێکی زۆر ڕەت دەبن تەنانەت دەگەنی یونانە لەوێ ڕادەگەنە سێربیا مەجارستان ئۆتریش ئالمان ئەوانە هەن بەڵام من دەمێ باسی شتێکم کوڕێک هەبوو لێرە موزیسیان بوو مامۆستای زمانی ئینگلیسی بوو بەرنەماڵەکەی لە کانەدا بوو پاریان بۆ نارکەوت بە ڕێزە هەڵستی خۆی گەیتە یونان پیامە لە تورکیا ناتوانێت بۆ بکەین تۆ وەرە یونان ئێمە لە یونان کار بۆکەین و وەکیلت بۆ گرین پارێزەر شتە بۆی کە زوو ئیشکارەکە جێبەجێ بێ ئەو بە ڕێزە هەستا خۆی گەیاندە یونان بەڵام لەوێ کە شەوی ئەوەڵ ئەگەر ئیشتیبانە لە یەکێک لە دوورگەکانی یونان پۆلیس دەیگرێت دەڵەوەرە تۆ دەبینە ئاتێن تۆ ئینگلیزیەکەت پێرفێکتەوە و باشە و ئاوەرە تۆ دەبینە ئاتێن لەوێ دادنین هەر ئەو پۆلیسانە پۆلیسە یونانیانە ئەو کەسەیان گر بوو بە شەو بێڕێزی بێ حورمەتی تەواوی دنیایان پێکرد بوو بە ئەو کەشتیانەی لەبەر لە اختیار گاردی ساحلی یوناندان ئەویان هێنا بوو لە نیوەی ئاویان هەڵدا بوو ناو ئاوەکەی بە لێدان و پێدادان ئەو شتانە هەموو لە لای ئێستش بە مەدڕەکەن بەدای کۆمنتەن کە دوای چۆناچۆن ماسیگیرێکی تورکیایی ئەو کابرای دەبینێتەوە بۆ خۆی مەلە دەزانێ و چەندە دەتوانێت خۆی نەجاتدا من دەمێ ئاماژە بە شتێکە ئیتحادیە ئوروپاش بەداخەوە یا هەندێک لە هێزانی دنیا کە باس لە مافی مرۆڤ و ڕۆژی کوردەکان من پێم وابێ لەو کات و ساتەدا تەنها شتێک بوان مهمە بەرژەوەندێک گشتیەکانی خۆیان بۆیە هەمیشە لە هەموو کات و ساتێکدا پەنابەر بۆتە بە قوربانی بۆ نمونە هەندێک لە وڵاتانی ڕۆژاوی هاتوان بڵم هەموو وڵاتانی ڕۆژاوە باس لە گەنگەشەی دموکراسی و ئازادی دەکەن ئەو گەنگەشەکەوان دەکەن باسی لێوە دەکەن دەبێتە هۆی ئەوەی کە چاوی گەل چاوی هەموو نەتەوەکان ژێردەست لە خاورمیاندا ببێتەوە حەز بە زوڵم و زۆر و ئازارێک دەکەوان ئەوان مەجبورن یا هەنا بۆ وڵاتی تورکیا دێنن یا بۆ ئەردن دێنن یا بۆ لوبنان دێنن یا مەجبورن بە ڕێگا غێری ستانداردەکاندا خۆ دەگەێنە ئەوروپا بە بڕوای من ئیتحادی ئوروپاش بەشێکە لاو چیرۆکە دڵتەزێنێکە کاکاوە باسی دەکات باش کاتێکی زۆرمان نەما و بەنامەکە کاکەوە
بلژیک خۆی ئەندامی یەکێتی ئەوروپایە ئەوەندەی کە تۆ لەوێ ئاگاداربی هەڵوێستی حکوومەتی بلژیک بەرامبەر بە پەناخوازان چۆنەوە و لەوە تا ڕێکەوتنی 2016 بۆ نێوان تورکیا و یەکێتی ئەوروپا ئایا هیچ کوردێک وەرگیراوە بۆ با بڵێن وڵاتی بلژیک ئەوەندەی بەڕێستان بزانن؟ لێرەدا سیاسەتێکی هاودەست نییە. هەندێک وڵات هەن وەکو نۆروێژ، وەکو کانادا، وەکو ئوسترالیا، وەکو ئامریکا، وەکو فینلاند، لەگەڵ ئەوەی کە ئەوانەی کە خۆ دەگەێن ئەوێ وەریان دەگرن تا ئەوەتە ئەگەر کەیسەکەیان قابلی قبول بێ بە پێی یاسای تێگەیشتنی ئەوان، هەندێکیش پەناخواز لەوانەی تورکیە مەسەرەن هەڵدەگرن و وەکو سامی و بەشیان هەیە و دەیان بن. بلژیک یەکێک لە وڵاتانەیە کە ئەو کەسانی کە تەنیا ڕووی تێدەکەن وەردەگرێن، نە بچێ لە تورکیە پەناخواز وەربگرێ. یعنی وەکو کانادا، وەکو نۆروێژ و ئەوانە نیە. بۆیە وڵاتانی یەکێتی ئوروپا سیاسەتی جۆر بە جۆریان هەیە. هیوایە هەیە ساڵانە دەرسەدێک وەردەگرێت، مەسەرەن چەند سەد کەسێک وەردەگرێت، هیوایە نا ئەگەر بێ لە وڵاتە بگەێت نێوخۆی ئەو وڵاتە و داوای پەنابەری بکەیت، لێرە دایری لەگەڵ کەیسی پەنابەرەکە تعامل دەکرێت، جا وەردەگرن یا وەردەناگرن ئەمە بەحسێکی دیکەیە پەیوەستە بە کەیسەکەی. کاکیوە ئاماژەت بە کۆمەڵێک لە کوردەکان کرد کە ئێستا دراونەتە بە سووریا گەشتیکردنەوەی زیاتر بدەیت. ئەمە خەڵکی با بڵێن کوردستانی عێراق بوونە یا خەڵکی کوردستانی ئێران بوونە؟ وەک هەواڵەکان دەڵێن تقریبەن تا 10 کەسیان خەڵکی پاوە بوونە. ئەمە چۆنە ئەمانە کەوتونەتە دەستی با بڵێن بۆ سووریا چوونە؟ 9 کەسیان خەڵکی پاوە بوون، کەسێکشیان خەڵکی سەردەشتە، ئەگەر اشتباه نەکەم 74 کەسی دیکەشیان خەڵکی باشوور بوون. لە 74 کەسانە چەند کەس ویستویانە هەڵێن لەو سزنەی کە تێدا بوون لە سووریا ویستویانە هەڵەن، دەگەڵەوەی کە هەڵدێن دوای ئەوان دەگیرێنەوە، بەڵام دوای حکوومەتی هەرێم واستە دەکە ئەو 70 کەسەی کەماوەتەوە لە سزن و نەیویستوە هەڵێ ئەوان ئازاد دەبن. ئێستش ئەو 10 نەفەر کوردە ڕۆژهەڵاتی کەماون دیارە لە ڕێگا حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان کە تۆزێک لە بواری ئایدۆلۆژی و مەسەبی تێکەڵایان بە حکوومەتی تورکیا سەرەتا پاشان ئەو حکوومەتە توند و ڕادیکاڵانەی کە لە سووریەدا هەن خەریکە کاریان بۆ بکەن. ماوەیەک لێرە پێش تەنانەت ئەوان داوای بازیان کرد بوو، وەکو دز ئەویان بە گرۆگان گرتوون بۆ هەر نەفەرەی 2000 دلار داوا کردووە. بەڵام ئێستا پێم وابێ تا چەند ڕۆژێک کە من ئاگادار بووم دەیان هەیە مۆزوعی پارەکەش حەزفکەن و چۆناوچۆن و لە چ کات و ساتێکدا دایان هەیە بیان دەنەوە دەست، ئەوە دیار نیە. بەڵام حکوومەتی ئێران بە فەرمی هیچ داخوازیەکی نەکردووە و هیچ هەڵێک و هەنگاوێکی هەڵنێناوە کە بی هەوێ ئەوانە لە ڕێگای ئەو لە دەستی ئەو گروە توندڕەوە ڕادیکاڵانە تاودەقێ نەجاتدا. ئەوان لەگەڵ گروپێکی 70 کەسی ویستویانە ئەگەر اشتباه نەکەم لە لای ئیزمیر بۆ دروم سانەقەڵە ویستویانە بە چوب ئەو قایقە غەیری ستانداردیانە هەند 3 نەفەر 4 نەفەر سوار دەبن، سوار بوون لەو ئاوەکاندا. وەکو مە دەرکەوتووە قاچاقبەرەکەش کابراایەکی سلێمانیەیە دیارە ناوی ناهێنم ئێستا چۆن داتایەکان تەکمیل نین، ئەو ویستوێتی بەڕیان کا و قەولی ئەوەی داوە خەڵکێکی کەم سوارکەوە، بەڵام دەرکەوتووە زیاتر لە 100 کەسی. ئاست دەکەم کاکیوە کۆتایی بەرنامە دێدە کاک کاواگە بە کورتی وڵام بدێ. ئاماژە توێ کە بە فەرمی لە بێلژیک ئێستا ئێوە ناونووسستان کردو لە هەوڵدان کە لە وڵاتەکانی دیکەی ئوروپایی شوێنی تریش با بڵێن بە فەرمی دەست بە تێکۆشان بکەن ئەگە بە کورتی وڵام دێەوە؟ بەڵێ من لە نۆروێژ بە فەرمی دەستمان پێکردو و ئێستاش لە کانادا و لە ئوسترالیا و لە بلژیک لە هەوڵدان کە ئەم ڕێکخراوەیە بناسیێن و فدراسیۆنی جیهانی پەنا پێک بێنی. بڵێ کاکاوە ئەنگەری بەرپرسی گشتی ڕێکخراوی پەنا لە بلژیک و هەروە هیوا مەولانیا پەناخواز لە تورکیا و ئەندامی فدراسیۆنی نێونەتەوەی ڕۆژنامەوانە لە شاریوان لە تورکیا. گەلێکتان سپاس دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەدا. سپاس بۆ باش. بینەران بەڕێ ساتینە کۆتایی ئەم جارەی پرۆگرامی ڕەنگە تا حەوتوی دابێت و بابەتێکی دیکە هەر بمێنن بە سڵامەت.